بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جاری بەرنامەکەمان ئازیزێکە بە ناوی کاک جەلال عەلی عەبدوڵڵا یان کاک جەلالی حاجی عەلی قارەمان کوڕی حاجی کاکەوڵا بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتن دەکەین. کاک جەلال جان تۆ چۆنی؟ من زۆر باش سەحەت و شتێ باشە یاخوا بە خێر بێی. من ئەمەوێ لەم بەرنامەیە لە ئێستا و خۆتی بۆ ئامادە بکەی ئەمەوێ بە دوور و درێژی باسی کشت و کاڵ بکەین. کشت و کاڵ ئەو نیعمەتەیە کە خوا بە میلەتەکەمانی یاوە بەڵام ئەو بەڵامە تۆ جوابی بەرەوە ئەمە ئەو ئەجا ئەمەوێ بە دوور و درێژی باسی ئەم پیاوان بۆ بکەین. بەڵێەوە باوکمە باش حاجی عەلی قارەمان مەشهورە باپیری ناوی قارەمان بووە باوکی حاجی ناوی حاجی کاکەوڵا بووە سەرراج بووە هەر لە گەنجێتیەوە بڵێن لە مناڵەوە باوکی ئەمری خوای کردووە ئەم سەرۆکاری خوشکێکی کردووە کە پور مناوی باجی عەتێ بووە و پێڵاو درو بۆ لە بازاری نەورۆز کە ئێستا بازاری نەورۆزی پێڵێن لەوێ کاتی خۆی پێڵاو درو بووە چەند شاگردێکی زۆری هەبووە و یەکێکە لە کاسبەکان و خەڵکەکانی ناوبازار کە بە حاجی عەلی قارەمان مەشهورە. فەرمووت باوکی ناوی حاجی کاکەوڵایە؟ بەڵێ سەرراج بووە. ئەی قارەمان لەکوێ هاتووە؟ قارەمان باپیری بووە. یعنی باوکی حاجی کاکەوڵایە؟ بەڵێ بۆ مەشهورە هەمیان بە قارەمان. بەڵێ ناوە یان نازناو قارەمان؟ ناوە ناوی باپیری ناوی قارەمان بووە. ئەمیش بەناوبانگ بۆ بە حاجی عەلی لە بازاڕا و لە گەڕەکە تا نەوت حاجی عەلی قارەمان نەزانیش. هەندێک ناو هەیە تۆزێک دەگمەنن کە لە تایفەیەکە ئەو ناوە بێ ئیتر ئەبێ بە نازناو ئەجینا ئەو حاجی عەلیە حاجی کاکەوڵایە. ئەم پیاوە ئەسڵەن لەکوێوە هاتووە کاک جەلال؟ ئەسڵان ئێمە بڵین لە باوکەوە بڵین هەر تێگەم هەر لە سلێمانی بوو بن چکە ئێمە تا سێ هەمیان لە حاجی کاکەوڵاوە پێش ئەو بەڕاستی بڵێن قارەمان نازانین بیزەبت لەکوێ هاتۆ بەڵام لە ماڵی خاڵوانێ و لە ماڵی دایکیەوە نەنکی من خوشکی حاجێمینی کاکە حەمەیە ئەتارنا حاجێمینی کاکە حەمەی مامی فاغ بێکەس. کەواتە ئێوەش ئەسڵتان قەلاچوالانیە خێڵی ئەلیاسا قۆجە. بەڵێ ئەو چەند برایە بوون یەک خوشکیانە بووە کە دایکی باوکم بۆ ڕەحمەخانینەوە بوو. دایکی باوکی نەنکی جەلال باشە. هاتوونەتە سلێمانی ئیتر بە هەر هۆکارێ بێ هاتوونەتە سلێمانی. ئەم پیاوە لە چ گەڕێکێک سوکنان کردووە؟ ئەوەی ئێمە لە بیرمان بێ ئەو خانووی ئێمەی تیابووین کە ئیسا کۆنا ڕسمەکەی لای جەنابەت هەیە قوربان وایە ئەمە هی باپیرم بووە هی حاجی کاکەوڵا بووە ئەمە خانووە وا تێگەم لە ساڵی 56 ئەم پێشەی کراوە بەڵام باقیەکەی کەی هی ساڵی پێش چلەکانە سەردەمی حاجی کاکەوڵایە. ئەوە بڵێن دوو بەرە بوو خانەوە کە بەرەیەکی ئەم بەر بوو بەرەیەکی ئەو بەر بەداخەوە نەماوە بەری هەیوانی نەماوە داڵانی دووقات بوو ژێرخانێکی هەبوو لەسەرەوەی دوو ژوور و هەیوانێ بوو ژوور و هەیوانەکە زۆر درێژ بوون بڵێن ئاگردانی لەسەر شەقام نەخێر لە گەڕێکی قاوەخانەی سەرچیمە لە گەڕەکی سەرچیمە ئەو سام و غەیریان پێوت کوورێ ئاگر هەیوانەکەش و ژوورەکەش ئەو مغەیری تیا بوو شوێنی ئاگرکردنەوە ئەوکو باسەکرا شوێنی ئاگرکردنەوەی مەتبەخ نەخێر شوێنی ئاگرکردنەوەی خۆگەرمکردنەوە بەڵێ ناوی چی بوو لە پێیانەوە مغەیری بەڵێ تاق و تقریبا بە هینەکە تقریبا بە هەیوانەکە و ژوورەکە 20 تاقیتیا دیوارەکەی مەترێ وەڵامتر ڕووخاوە نەما. ئەو سەدەمی مغەیریە تۆشی گرتەوە؟ بەڵێ دارتان تێکرد داری وشک؟ بەڵێ بەس وا تەرتیب کرا بوو کە دووکەڵەکەی لە سەربانەوە دووکەڵچێشی لە جاتی زۆر بەڵامی تر بە تەواوەتی ماڵەکەی گەرمەکە. بەڵێ مغەیری وەڵا وشێکی زۆر جوانە. ئەم ماڵە لە قاوەخانە بووە. ئەمەش هەر وێنەیەکی تری دەرگاکەیەتی ژمارە 5 لەسەر 63 بوو کاتی خۆی. باسی قاوەخانەی سەرچیمەنێ کرد. قاوەخانە ئەکەوێتە نزیکی فلکەی نالی ئێستا
سەر و ئەوێ لای مزگەوتی شێخ بابا عەلی بەرەو مزگەوتی شێخ بابا عەلی و لای ماڵی مەجی سوڵتان و ئەو جۆرەشتان ماڵی مەجی سوڵتان عەفوم کە لێوان نەبوو بڵێن ماڵی حاجی مەحمووی دارتاژ لێ بوو ئەخە خۆ ماڵی مەجی سوڵتانیش تا ئێساش ماڵەکەیان ماوە ئەو ماڵی حاجی مەحمووی دارتاش ئەوە کچەکەی بەهێخان ژنی مەجی سوڵتان بوو خوا عافیان کە ئەو جا بوو بۆەوە دایکی ئەنوەر و سووریا خان بوو بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستە ئەوە تۆ باش تێزانی تۆ بەڕێگۆڕیشەتری هەم بە پێی تەمەن و هەم بە پێی پرسیارێکی گرنگ هەیە لەسەر قاوەخانەی سەرچیمان بەڵێ بۆ پێڵن قاوەخانەی سەرچیمان وەختی خۆی من نەمبینیوە ئەڵێن لە جادەکەی بڵێن نزیک ئەو بەری مزگەوتی شێخ بابا عەلیەوە چاخانەیەکی لێ بەجاران چاخانە قاوەخانەیان پێوتوە هەر قاوەشە بۆ قاوەخانەی سەرچیمان قاوەیەکی گەورە بوو و چیمەنی لە بەردەما بۆ قاوەخانە بۆتر مەشهور بووە باشە دیارە سەوزەڵات و درەخت و شتیشی بەدەورا بوو قاوەخانەی سەرچیمەن بۆ مەشهورە بڵێ یعنی هۆکەی ئەوەیە کە قاوەخانەیەکی لە ناوچێکی سەوزانە زۆر باش جیاوازی چییە لە نێوانی پێڵاو دروون لەگەڵ کەوش دروون پێڵاو درو کەوش درو هەموو شتێکی بابەتی لای خۆمان بوو یعنی ژێری و سەری و هەمووی لە سلێمانی دروزەکرا کۆنترە لە پێڵاو کەوش هەموو شتێکی ئەو دەستێی پێی چاگەکرێڵان هەڵبەتە کەوشیش کاک جەلال لە کەفشی فارسیەوە بەڵێ بەڵام پێڵاو مەسەلا گەڵاسی و ژێرەکەی لە مووسڵ و لە تکریت و لەوانەوە ئەهات بە سووریاشەوە گەڵاسی ها جلدەکەی کە بۆ سەرەتی گەڵاسییان پێوت ژێرەکەشی چەرمی بڵێن گایەیان گامێش هەر لە خوارەوە ئەهات چەند کەسێ هەبوو پێڵاو دروو بوون لە سلێمانی قەڵتاقیش هەر لێرە بەڵێ قەڵتاقیان پێ و ژێرەکەی باش دروستیان بەڵێ یەکێک لە سیما جوانەکانی شار ئەوەیە کە لە گوند و ئەوانی جیا ئەکاتەوە مانیفاکتەرە کارگەی بچووکە بەڵێ خۆی کە سیمای بەشاربوون ئەوەیە کە کارگەیتیە پەیوەندی ئینسانە بە پیشەسازیەوە پەیوەندی ئینسان نییە بە کشت و کاڵەوە هەر لە قۆناغی کۆمەلگاشە جیاوازیانەیە ئەو قۆناغی باوکتوان پێشکەوتوترە لە قۆناغیکی پێشکە بەڵێ من بەڕاستی زۆر باشم لەبیر نایە بەڵام لە فترەیەکا شەویشیشان کردو شۆ لە ماڵەوەیشان کردو 4-5 شاگرمان هەبوو لە دوکان مێزێک بووە 4-5 لە دەری دانیشتن تقریبن ڕۆژوا و 50 جوود لە شەو ڕۆژێکا 50 جوود پێڵاو دەرەوە ئەمە لە ماڵەوەش ئەکرایە لە ماڵیشەوە من لە بیرم نایە پێش من شێ منەوەگەم لە بڵێن لە ح ساڵی بەڵام پێش ئەوە لە ماڵەوە ئیش کراوە بڵ کاک جەلال ڕێنەکانی چۆن جیاکرا عفوم کە دوول لە ڕیجەناب و بینەرانیش کە پێڵاوی سوور هەیە پێڵاوی ڕەشی ئەوە سووریان پێوتە بە قاوەی هەبووە لەگەڵ ڕەش هەبوو قاوەی و ڕەش هەبووە ئەم ڕەنگانە کێ جایە کردەوە هەر چەرمەکەەوە ئەو گەڵاسیەکەی جلدەکەی گەڵاسیان پێ و ینی پێڵاو درو لە مووسڵەوە لە سووریاوە هات باش بڵێن گەڵاسی قاوەی هەبوو ڕەش هەبوو نەوعێکی شە بوو بینی قاوەی و ڕەش باش ئەو سێ ڕەنگە هەبوو جا پێڵاوی عفوم کە ژنانی دروستەکرا و پیاوانیش ئەوانی ژنانچیان پێ کاژە وڵا هەر پێڵاوی ژنانیان نەختێ پاژنەکەی بەرزتر لە هەندێک نەک لە هەندێک لە زۆربەی زۆری وێنەکانی سیەکان و چلەکانە پیاوە ناودارەکانی کورد بەتابەتی لە شاری سلێمانیا جۆرێک پێڵاو هەبوو سپی بوو پێشەوە یا قاوەیی بوو یا ڕەش بەش هەبوو بەڵێ ئەوە چیان پێوت وەڵاهی ناوی نەبوو هەر بڵێن ئەو سا بڵێن ئەفەنی بڵێن خوێنەوە ئەوانیان لە پێکرد لەگەڵ پانتۆڵ شتا ڕێکیانە بەڵێ جوانیانە کرد لە باوکیەوە لە حاج کاکەوڵاوە چەند برای هەیە ڕەحمەتی باوکم خوشکورایە خوشکورایە باشە ئەو زوڕیەت و ئەوانی چیان پورە با بڵێن پورم 4 کوڕی هەبووە ژنی حاجی فەحوڵای دارتاش بووە باشە ئێستا یەکیان ماوەیەکیان حاجی ئەحمەدی دارتاشە باش ئەوەی مزگەوتێکی هەیە لای پشخینی بینایی و حاجی ئەحمەدی حاج فەحوڵا یەکیان حەمی حاجی فەحوڵایە لە دارفرۆشە کۆنەکانی سلێمانی لە مەخیرا لە بازاری نەقیب دوکانی هەبوو تیجارەت یەکێکیشان زەرەنگەرە ماوە لەگەڵ 4 کچی پەیوەندیتان باشە بەڵێ خۆی هەرە بێ پەیوەندیتان باش بێت چکە تەنیا پورێکە موالیدی چانە باوکێ باوکم لە ئەسڵا 1904 بەڵام لە تەسکەران 1970 نووسراوە بازان بۆ مەسەلی عسکەری ئەوەیە بۆ مەسەلی بۆی تاقانە بۆ بۆی بەدەل بایان بەدەل بایان ببێ بە معیل کەسێک ئەم ژنە بۆ شناخە
ئەمە دایکمە سەرپۆش خوڕی شیرەت ئەمە خوالی خۆش بێ دایکمە خانمی حاجی کاکە باوکی مەشهورە بەوەی لەگەڵ حاجی دەروێشی سەروپیا حاجە کاکەی سەروپیا و حاجرش شەریک بوون لە گەڕێکی هۆلەی قەسابەکان حاج دەروێشی سەروپیا نەخێر ئەم کچی حاجی کاکەیە حاجی کاکە و حاجی دەروێشی سەروپیا شەریک بوون باش جا ئەمان ماڵەکەیان ماڵێکی گەورە بوو لە گەڕێکی هۆلێ هۆلەی قەسابەکە بۆ بینەرانی ڕوونکەرەوە هۆلێ لەکوێیە چونکە من دڵنیام 1970 نەوەی ئەمڕۆ نازانێت بەڵێ هۆلێ لایەکێکێتە سەر جادەی مەولەوی یعنی لە سعیتاکۆیەوە بۆ ئەم لاتر ئەم لای جادەکە لێەوە بۆ چوارباخ نزیکی حەمامی سوورەت لێەوە بۆ جادەی چوارباخی ئیسادیۆشەوە بۆ حەمامی سوورەت گەڕێکی هۆلیان پێوتوە ئەو هۆلێ زیاتر قەسابەکانی بەڵێ زۆربەی قەسابەکە کەواتە ماڵی باپیریشە کەوتوبوو ئەو بەڵێ ماڵێکی گەورە بوو دوو دەرگایە بوو یەکیان لەسەر گەڕێکی چوارباغ بوو یەکیان لە جادەی ئەم دیو بوو نزیکی جادەی مۆلەوی تۆ سەردەمی حاجی کاکە و بیریت من تۆ بیرێنە نەخێر پێش 50 یعنی لە لەزەتی سەروپێ توی تیانە من تایە بووم بەڵام من باپیرەکانم نەبینی نەتبینی ناوەڵام کێ برێوی بۆ ئیشەیەوە کوڕەکانی و بەیان کرد خوشکە زاکانی و بڵێ سەروپیان خۆشە کرد بۆ فرۆشتنیان لیانە ئەو بڵێن خۆشکردنیشی تیا بوو ماڵەکەیان دوو بەش بوو بەشێکیان خۆشکردن بوو تەنووریانە بوو خەڵک لەوێ ئیشیە کرد خۆشی لە ئەسڵا یەکەم سەروپێخانە لە سلێمانیە هی ئەو حاجی دەروێش و حاجی کاکەیە بووە باشە لەبەر بەلەدیەکەی ئیستا بووە بڵێن بەر بەلەدیەکە بۆ بڵێ باشە ئەبێ لەزەتی سەروپێی دەستی باجی خانم بەڵێ بەڵێ لەزەتی دەستی ئەو لە بەرەوەی لە ماڵێکی سەروپێ چاکردنەوە هاتووە جیاوازەکەی چی بوو لەگەڵ ئەو سەروپیانی لە ماڵانی وڵا شوهرەتی هەبوو لە پاکردنی و لە لێنانی پاکردنەکەی ئاسائینە یعنی هەموو کەسێنات ئاسانی ژنی ئاسانی خۆژنی ئێستا هەر باسی سەربێ لا بکەی ئیتر تووڕابێ زەحمەت و زیاتر حەزەکەم بە دیلیڤەری تەنور هەبوو شرە بۆ لەسەران پاک بەڵێ ڕاستە ئێستا لە بۆنی یەت بەڵام کە یەتە سەر سفرەکە کە تۆ زیاترە خوا بۆنی نایە باشە پەیوەندی نێوان دایک و باوکێ پەیوەندێکی چۆن بوو؟ وڵای ئەوەی من لە بیرم بێ دەبی باوکم پیاوێکی بە معنای کەلیمە بە معنای کەلیمە مسڵمان بوو لە ساڵی بیدایەتی چلەکانە چووەوە حاج ئەوەی ئێمە ئاگامان لەبێ قەت ئاگامان لێنەوە لە دایکم تو ڕەش بوو تو ڕەش نابوو پیاکی هادی بوو لەسەر بڵێن دایکم تاقانە بووە بەڵام ئیتر کە هاتووە تاقانی چەند برا؟ 4 برا خوانیان بڕێ قسە بکە ئیتر باوکشم تقریبن تاقانە بووە ئیتر بۆ بە ژێرباری دەم ناڵەوە دەم ناڵی بەخێو کردووە خوالی خۆش بێ دایکم و باوکم بە بیرەوەری جەنابێ کەوا چاکەتی لەبەرە کرد هەر کەوا چاکەتی لەبەر کردو بڵێ پێشتریش هەر بڵێ پێشتریش جۆرێک لە هینی هاوینان عەفو هاوینان بڵێن کەوای بێ قۆڵ و سەڵتەیان لەبەرە کرد بەڵام بەزستانان بەزستانان چاکەت و پاڵتۆش بوو تۆ کەوتی تەبەر ئەو مانیفاکتەرە ئەو کارگە بچووکە بەڵێ من شاگردیشم کرد شاگردیشی کرد بەڵێ ئەوەی کە گرنگە ئەوەیە خۆت پێڵاوت بۆ خۆت هەڵە بژارد یان باوکە بۆ هەڵە جاران بڵێن گەنجی جاران زمانی ئێمە پیانە و گۆڵد نیو بووتە پیانە و گۆڵد ئەوانە گۆڵد بەڵێ لەو بابەتە بوو ئەوەی بۆ کردین تابی بەشی ساڵێکی کرد بەشی ساڵێکی نەبوو وەکو ئێستا پێ ڕەسەن و دەست و تەقەڵیش بۆ خۆک و کارگە و سیکۆتینی ئێستا نەبووە جەژناوە جەژن بوو بەڵێ زیاتری بۆ ناکردن وەڵا بەرەوەڵا ئێمە بەڵام بەعام جەژناوە جەژن بەعام جەژناوە جەژن لە نۆی حوتی ساڵی 1950 تۆ لەدایک بیت بەڵێ بەس هەر بۆ زانیاری بەڕێست و بینەرانیش ئەمە یەکی حەوت بۆ سوتفە بۆ بەنوێ بەس دایکم خوا عافیکە نێزانی بزە بچێکم زۆر بووین و خۆش لەزانی وا بوو یان و هەرمێ پێگەی تۆ لەدایک بووی بەفرە زۆرەکە تۆ هارێکی درەنگ من لەدایک بوویندەوە چێ ئەو ئاخیری یا بیدایەتی بۆ بۆ بە نۆی حەوت خۆ دەزانی لە ساڵی 57 تا حسا کراوە من ئەوەی من دەوانێت نوقتەیەکی چی بێتە سەر بۆ بە نوێ حەوتەگینا بەپە لە پروسکێک کراویشە لە هەر لە قاوەخانی سەرچی من تۆ لە ماڵی لەو ماڵە بەڵێ کەی چوویتە مەکتەب ساڵی 57 بەڵێ
50 چوویتە چ مەکتەبێ؟ لە پێشەوە چوومە مەکتەبی سەلاحەدین. ئەوە لە شوها بوو کاک جەلال. سەلاحەدین ئێستا بەرامبەر مزگەوتی دوو دەرگا لە نالی لێوا ساحەیە بوو. باش ماڵی حەمە پاشا ماڵی حاجی قاریب لە شێخەوە ئەوان نە هەر مزگەوتی دوو دەرگا بەرامبەری تقریبا ساحەیە بوو جادەکە ساحەیە بوو بەرەو ئەو بەری جادەکە ئیستا بۆ بە گەراج ماڵی حەمە پاشا لیا و خانوویەکی لێوە واتی ئەگەمی کرێ بوو کراوە بە مەکتەب پیانەوە مەکتەبی سەلاحەدین. یەکەم ساڵم کە چوومە ئەو مەکتەبە یەکەم جار سەریش ئەوە سەر بتاشی جاران کردوتە مەکتەب بەڵێ بەڵێ باش بۆ پاکو تەمیزی سەریشان تاشیم بەڵام چون 6 ساڵم تاوا نەکرد وەرنەگیرە سەریشان بەتاشێتێ بە هەراوتر بۆ دووەم ساڵ لە لێ وەرگیرام بەڵام دوای ئەوە چوومە مەکتەبی بەرزانیان پێوت بەڵام تا سنفی سێژ لێبن لە سێوە لە مەکتەبی سەیوان بووم ئەوەی لای گردی سەیوانەوە بەرامبەر سانەوی کچە. یەکەم ساڵ کە چوویتە مەکتەب لە سەلاحەدین کە خوێندێ بەڵێ ینی خوێندە لە سەلاحەدین کێ بەڕێوە بەر حەمە فەنی ئێستا بۆ بە باوکی دکتۆر نزار مامۆستا شەمحەمە باوکی دکتۆر نزار هەمەوەندی حەمە فەنیان پێ حەمە جیاب بەڵێ مامۆستا شەمحەمە ئەوە زانمەوە برای بەڕەحمەت بێ ئادەخان بوو کە لێرە بەرنامەمان بۆ کرد بەڵێ ئەزانم مامۆستا حەمە فەنی باوکی دکتۆر نزار کە لێرەوە من دڵنیام تۆش ڕێز و سڵای بۆنێری مامۆستاکان کێ بوون؟ وڵای ئەوەی لە بیرمی مامۆستا شەمحەمەمان هەبوو مامۆستا برایممان هەبوو مامۆستا هەردی لەوێ نەما بوو من بەڕاستی و ساڵی من لەوە ناچێت کە من لە بیرم نایە مامۆستا ئەحمە هەردی لێ بوو بێ بەس ئەوش دەو مەکتەبە بوو خۆ دەزانین سنفیەک چاو نەکراوەتەوەنی باشە بەڵام خۆ بیرە دیێڕە هاوڕێکانێکی هەبوون لە پۆلیەک بەڵێ وەکو بەڵێ ئێستا ئێمە بیناسی ئەوەی لە بیرم بێکێ لەو ڕسمانە ئەکرەمی ناوە کوڕێک لێرە بەرنامەتان لەگەڵا کرد کوڕی کاک جەلال ناوەکەی عەفوم کەیستا باشە بەرنامەتان لەگەڵا کرد لای بەلەدیەکە دوکانی هەیە ئەوەشمان لەگەڵا بوو باشە شوانی تەزیراتمان لەگەڵا لەو دفعەیە باڵێ باشە بابینە سەر ئەم وێنێ ئەمە لە حەوشەکەی خۆمانە گیراوە وات یەگەم ساڵی 65 من ننکم و دایکم و باوکم جگەرە خۆر بوو لە ماڵەوە جگەرەیان تێ کرد تەبی من بە 23 ساڵی فێریش گەڵام ئەمە لە جگەرەی ننکمە کامیان جەنابتی ئەمەی کە دانیشتم شەوام خانەکە کوردیەکە جەنابتی ئەوە جەباری برامە کاک جەباری برامەوەزی 57 ئەیکەواتە تۆ لە نەنگ تو باپیر توانەوە لەو کاتەوە فێر بووی نەخێر هەر بۆ ئەوە نییە بکەی بەدەمەوە على ئەساس گەورە بوویت و بۆ پۆست سەیریشم دێهاوە جگەرەی نیشە کوردیشە شاورە بەڵێ بەڵێ لە ماڵەوە تیانە کرد توتنمان تۆ لێ دەزانی شاور وەڵام لەگەڵیان ناکردوومە ڕۆژی چەندیانە کێشا بە هەرسی وڵاهی قەناعەتم وایە لەوانەیە بە هەرسییان سەد جگەرەیشان کێشا وڵی لەوانێ بەڵێ باوکم زۆری خارخوا کەی وازت لێ ناجەنا من ساڵی 73 فێری جگەرە بوو باش بەڵامێتر ساڵی 96 تا 96 خواردومەنەوە 6 وازم لێ هێنا 4-5 ساڵ کە کاک شازادی ڕەحمەتی تەبی پێکەوە چوین بۆ ڕانیە و من لە ڕانیە مامەوە تا گەڕایەوە کە ئەو ئەمری خواکرم دیسان تێم مایە وەڵامی ساش لە داخ و حەسرەتی وەڵاهی تر ئەوە نیەتر بێچاری تقریبا ئەوە من ساڵی 2007 6 ساڵ نایخۆ کاک جەلال ڕاچیە بەرامبەر بەجگەرە وڵی خۆیەکی خووە خۆیەکی باش نییە تا ئێستاوە هەموو دکتۆرەڵێ خەڵکەڵێ تەوی بۆ گیرفانژی ئێستاوە لەو جگەری هەرزان هەیە بەڵام بەڕای من تا ئەگەر بشخۆی زۆر نەخۆی باش ڕاستە بەڵام من حەزەکەم لە بەرنامەکەی منەوە بانگەوازی وە بکەیت کە هەمومان تەرکی بکەین وەڵام من بۆ خۆم تەرکەم کردو نەسیحەتی هەموو کەسێکی زەکەم ئەگەر بشخواکەم بخوا بەڵێ ئەمە ژوێنەیەکی زۆر جوانی ئیتر هەرزەکاری بەڵێ ئەمە ئەوانەیە پێم خۆشە بینەران بیبینن ئەمە سەرچنارە باشە یەکێکیان سیروانی تار خەفافەوەی دارەکەی بەدەستەوەی ئەمەی دارەکە بەڵێ باشە ئەویان ئازان نەجمەدینە ئەوەی ئەو سەریان تەبێ و شەڕواڵ و کراسمان لەبەرە ئەوەی ئەو سەریان منم ئەوەی کە دانیشتۆ لە تیفە ئەمەیان بەڵێ ئەمەیان وەڵاهی ئەویان لەبیرنە ئەویان لەبیرنە زۆرە چوون بۆ سەرچنار وەڵاهی بە مناسەبات تر
تاکەی شاگردی باوکی شتێکرد لە پاڵ خوێندن من تا چوومەتە 4 سانەوی شاگردی باوکشم کردو شاگردی پورزایەکیشم کردووە کە ئەویش پێڵاو درو بوو کوڕی حاج فەحوڵڵا گەیشتیتە ئەوەی کەوا باوکێ پشتی پێ بەسێ وەک وەستا نەبووم بە وەستا بەڵام باش بوو خەلفەیەکی باش بوون هەنی هەموو ئیشەکانە مەزانی کەی دڵخۆش بووی بەوەی کەوا ئیشی دەستێ باوکێ بیبینێ و پەسەندی بکە واللهی من نەگەشتینەوەی بەڕاستی توێ شاگردمان زۆر بوو بەڵامتر ئەشمان خوێن بەڵام لە کاتی عوتڵانە لەو کاتانەی کە لە مەکتەب نەچوینە دەرەوەوانە چون ئیشمانە کرد ئەمە چ سەردەمێکە کاک جەلال ئەمە ساڵی 16 ئەوەش ئەمە کوێ ئەوە خەستەخانەیە ئەو سابڵین لە یەکێتی قوتابیان بووین کۆمەڵی قوتابیانیان دانا بۆ ئەو پێشمەرگانەی کە برینار بوونایە لە خەستەخانە بوونایە خزمەتیانە کردن ئێوە ئەچون بەڵێ یعنی وەکو خۆبەخشی لاوان بەڵێ بەڵێ یەکێتی قوتابیان یەکێتی قوتابیانی ئەو کاتە باشە با ئێمە هەر لە جوغزی وێنەی توانە سۆڕێنەوانێ ئەمە وێنەیەکی جوانە پێم خۆشە بینەران بزانن ئەم شوێنەکە لە ئەوروپاچی کوێ ئەمە بەکرەجۆیە ئەوە ماڵی برادێکمانێکی لەو خانوانەی بڵین مەشروعی بەتابی وەختی لە 56 مەشروعێکی پرۆژەیەکی کشتتوکاری گەورە بووە یعنی زۆربەی سلێمانی و ناوچەکان لەسەر ئینتاجی ئەوێ بەڕێوە ڕۆشتی بەکرەجۆ بەڵێ بەڕێوبەری هەبووە بینایی هەبووە ئینتاجی بڵێن حیوانی هەبووە مانگای لێ بەخێو کراوە سەوزێت یا کراوە کاک جەلال پێش دامەزراندنی زانکۆی سلێمانی ساڵی 68 ئەوێ هەر ناوچێکی کشتتوکاری ناڵم 56 پرۆژە بوو یعنی لە پەنجاکانەوە پرۆژەیەکی کشتتوکاری کە حکوومەت سەرۆکاری کردووە حکوومەت سەرۆکاریە کرد با بڵین بە پاکێجێکی بەڵێ پاکێجێکی گەورە بەڵێ بەڵێ بە هەزاران دۆنم بووە هەم با بڵین هەنگەوانی تیاکرا هەم ئاژەڵی تیا بەخێوە کرا بۆ معلومات جاران ئاوی سەرچنار جۆگەیەکی لێ هەڵەگیرا جۆگەی بەکرەجۆ بوو هەموو ئەو ئەرزانەی بەکرەجۆ ئیستا دێمە هەمووی بەراو جۆگەکە لە سەرچنارەوە ئاهاتە ناو بەکرەجۆ لە بەکرەجۆ هەموو ساڵێ جۆماڵ ئەکرا و ئەو ئەرزانە زۆربەی زۆری بەراو کاکە دێمیانی چی بەراویانی چی دێم ئەتیما دەکاتە سەر باران بەراو کەی بتەوێ ئاوەکە هەیە و جۆگەکە هەیە جۆگەی بەکرەجۆ مەشهورە باش جۆماڵ چییە؟ جۆماڵ ئەوەیە هەموو ساڵێ لە بەهارە پێشەوەی گژوگیا بیگرێ خاوەن کێڵگەکان حکوومەتیش خۆی بە تەعاونیانەکە لە بینی خۆیانە پاکیانە کردەوە بە داس و بە جۆگەکان پاکردەوە بۆی ئاوەکە نەگیرێ یعنی ئیتر دابشکردنیکی جوان بۆ سوودگەاندن بە کشتتوکاڵ لە سەرچنارەوە جۆگەی بەکرەجۆ بوو جۆگەی کاگەحمە هەبوو پێشگەل لە حکومی خەڵکی ئەهالیش ئەوانەی ئیشکاری خۆیانە کرد جۆماڵی خۆیان پاکیانە کردەوە من دڵنیام ئێستا ئەو گرنگیان بەو ناوچە کشتتوکاریە گەورەیە نەداوە وەک جارە نەماوە تەقریبەن هەمووی بۆ بە گەڕک و خان کاک جەلال سەرەتای بەکرەجۆ کە هەڵبژێراوە بۆ ئەو ناوچەیە پێم وابێ ئەمریکیەکان کردویانە یەکەم جار ناوات من وا تێناگەم خۆی بەکرەجۆدەیەکی بچوو بۆ بەڵام ساڵی 57 کە سەدی دوکان کراوە باش زۆربەی ئەو دیانیس بەر ئاو کردو میرزا پیانەڵەن جەماعەتی بەحرەوەکە لەوێ بۆ هەم تەعویزی پارەیان کردو لەوێش سەنەداتی تەوزیعیان بۆ کردوون یەکی 20 دۆنم و 22 دۆنم و 30 دۆنم و لەوێ یان نەتێوە بەڕاستی جوتیاری چاکیش بوون ئیشکەوانی بەحراوەکە بەڵێ دێکا ئیشکەر بوون بەمرینیان نەتێ بە عقد نەخێر بە مڵکی بەڵێ سەنەدی تەوزیعیان هەبووە سەنەدی تەوزیعەکە وەرەقەیەکی گەورەیە تقریباً وەکو تاپۆ وایە باش کە ئیتر تقریباً بە مڵک سەرف کە فڕۆکەخانەی سلەیمانی دروستکرا زۆربەی ئەرزەکانی ئەوان بوون حسابی تاپۆیان بۆ کرد کاک جەلال ئێمە زۆرمان ماوە لەگەڵ جەناب تا بەڵام ڕێگەم بە پێکە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت کاک جەلالی حاجی عەلی قارەمان وێنەیەکی تری جوان هەیە ئەم وێنەی کێ
ئەم وێنەیە سەرگروشتەکەی زۆر سێر تەبی ئەمانە کوڕی گەڕێکین ئێمە قاوەخانە بەڵێ قاوەخانەی سەرچیمەند جاران بینی ئێمە و گردی سەیوان هیچ نەبوو هەمووی باغ بوو خانووی لێ نەبوو ینی سەرکاری زوانش بەس سانەوی کچان هەبوو سەرکارێ زەبوو بەڵێ سەرکارتر ئەو بینی هەمووی باغ بوو بەو بە نەختێ چۆڵەوانی بوو جارجار 63 مفاوازەیە بوو لقی پێشمەرگە لە گردی سێ ئەمە دایمە لێ بووین ئێمە هات چۆمانە کرد ئەمە قەرارمانە ئەوتمان ڕۆی نەبین بە پێشمەرگە ئەمە بڵین لەوە چ 64 بێ خیاڵی هەرزەی تا نزیکی هۆمەرە کۆر و وێڵە ڕۆشین تر ئەم ڕسمەمان گرتووە نبینێم و خۆمان گۆڕیوە یعنی خۆتان تیار کردو بۆ پێشمەرگایەتی ئاچین بۆ بڵێ باشە چین تاوێڵێر ئەم پێشمەرگەیەکێ ئەمە دلێری وەساڕەوە فیفیتەرە ئەمەیان کێ ئەوە کاک ئەحمەی کاک سەعی بەڕاستی سا نازانم لەکوێ بەڵام ڕەفیقەکەتان لەکوێ بوو وابزانم هی دلێر بوو هێنا کامیان جەنابەتی کاک ئەمەی بەڵێ ئەویان مامۆستا عەبدوڵڵا ڕەمەزانە ئەمەیان بەڵێ ئەوە منم ئەوەش ئەمەیان کێ ئەمە مامۆستا عەبدوڵڵا ڕەمەزان ماوە مار مامۆستای ساخانە نشینە ڕێزمان هەیە بۆی ئەوەی تەنیژ من ئەکرەمی وەستا بەکری دەلاکە خوا عەفیکانەوە ئەوەی تەنیش ئەوەی ئەم سرێشان ناوی عەتایە ئاواتەکەتان ناتە دی باش کاک جەلال تۆ کەی دەست کرد بە گۆرانی وتن من بەڵێ وەڵا گۆرانیم نەوتوە ئەخمە شت بە دۆکۆمنتە خۆمە بەدەست ئێمە نییە ئەمە تۆ لێرا گۆرانی ناڵێ ئەخرەوە سەیرانە قەی ناکە بەڵام دیارە دەنگ و خۆشە و لێرا چەپڵە بۆ لێ سەیران ئەو خۆشیەوە دەبینی ڕەفیق و دۆستا مینم باشە لە ناو هاوڕێکانتە ئاستی گۆرانیەکە چۆن بوو بە پێی ئەوەی کە ئەوان تەقەبولی بکەن وەڵاوکو یەکوا بووین بەڵامی تر هەنێکمان لە هەنێکمان باشتر بوو حەزت لە چ گۆرانیەکە کرد بیڵێ بۆ هاوڕێکانێ وەڵاهی بڵێم هەر گۆرانێکمان پێ بڵێ یەک گۆرانیمان وەڵاهی ناوەکەی مەسەلەن نازانم بیزەبت باشە ئیتر ئەلێرا چیتە سەرشانۆ ئەمە جامیعەیە دیار بوو شتێ هەبوو گەڕێکی ئێستایا وایە نوکتە بڵێ یا گۆرانیە بڵێیان ئەمە مشارەکەی بەڵێ مە حەفلەی تەعاروفی کولی زراعێ کاک جەلال گەنجی سەردەمی ئێوە زۆر گەڕۆک بوون گەڕۆک یعنی ئەرز و ئاو شاخ و پێدەشتی ئەم سلێمانیە هەمووی لەرزیوە لەبەر پێتانە ئەگەر وانە بێ ئەمە چییە؟ ئەمە ساڵی 1970 بەفرێکی 1972 بەفرێک کوڕەشەبایەکی زۆر عەجایب بوو یعنی مەشهورە تۆفان بوو زریان عەمودی خست داری هەڵکێشا عینی مەحاویلە کۆمەڵێ ڕەفیق بووین بابینەدا نەزان خۆشم بیرم بێت کۆمەڵێ ڕەفیق بووین ماڵی خوشکێکم لە توی مەلیک بوو ئێستا شوێنی توی مەلیک شوێنێ بوو لەوە بۆ لە خانووی نەبوو وڵات چین بۆ گۆژ ئەمانە ئەمەی ئەخیریان منم ئەوەی ئەو تاپڕێ بەشانێ و شاری وەستافەرەجی بەنایە ئەوەی دوو هەم عومەر مستەفایە عومەری حاجی مستەفا ئەوەی جانتاکەی بە کۆڵەوە کۆچی دوایی کردو خوالی خۆش بەیادی بەخێر سەوەری حاجی ڕەشی ئیتر ئەمە لێرا بوو چاندتان ناوە بەڵێ چوینە سەر شاخ باشە ئەمەیان کێیە کاک ئەوە عومەری حاجی مستەفایە باشە ئەوە پەنجەکێشی نییە لە بەڵێ نان و نانمان بردبوو لەوێ نانمان خوارد پەنجەکێشیە بەڵێ بەخوا لەو ناو بەفرا ئەو کولێرەیە وڵات چاشمان لێ ناوە دیار نییە چامان لێ هەموو شتەکانمان بردبوو باشە دوایی وچانی کەشتان ناوە لە ژێر خێمەوە نییە نە ئەفوو ئەمەیان ئەم ڕسمیانەوە سەیرانێکمان کرد ساڵی هەفتاویەکە بۆ مێرگەپان ئەوە ژێر بەفرەکەی مێرگەپانە ئەوە ژێر بەفرەکەکە بەڵە ژێر بەفرەکەی مێرگەپان لە دۆڵەکەوە یەکێکیان فازری تەیبە ئەویان منم ئەوەشیان برادێکمان خەڵکی هەولێر بوو وەڵاهی ناوەکەی بەداخەوە ئیسا لەبیر چوو کاک ڕەمزی دزەیە ئەوە کامیان ئەوەی یەکەمیان کاک ڕەمزی دزەیە بڵێن لای دەسەڕاستیان توی من ئەوەشان دکتۆر فازی لە ئێستا دکتۆرای هەیە جاجارێتەوە لە خستەخانەی فاروق عملیاتی تەجمیلەکە فازلی حاجتەی تۆچی تۆ کۆلێژی کشت و کاڵ بەڵێ لە زانکۆی سلێمانی ئەمە هی ئەو کاتەیە کە مختبەراتە بەڵێ مختبەرمانە بوو بڵێ مختبەری کیمیایە باشە ئەنجا ئەمە وێنەیەکی تری هەر زۆر جوانی
ئەو سەردەمەیە پێم وابێ بەڵێ ئەوە نادیەکی بەسیتمان هەبوو بەڕاستی ئەو سانادیەکە هەرزانیش بوو شلۆ برنجەوە 75 فلس بە گۆشتەوە بە 100 فلس بوو لەگەڵ هەڵپەرچێ شابینێ بەڵێتر کە من نامێ زۆر وێنەکان با بڵێنەوەکو کات بەشمان نەکە ئەیچینە زۆربەی زۆری وێنەکانتان ماشەڵڵا هەمووی هەڵپەرچی تایە بەڵێ ئەمە کامیان جەنابتی کاک جەلال ئەمە بڵێن من بڵێن دوای سێ کچەکە منم ئەوەی تەنیشت سەرچۆپێکە حەمۆمین کۆکۆی یا حەمۆمین حاج فەرەج ئەوەی تەنیشتم فەریدون عەبدولقارە وەڵایی کچەکانی ژەمووی ناسیا و دۆست و ڕەفیق بوو ئەمەش هەروێنەیەکی زۆر زۆر جوانە ئەوش سەردەمی ئەمەش حەفلەی تەعاروفە ئەوەیەکی کان سەرسوچەکە منم تەنیشتی حەمە سەعید فەقی عەلیە ئەوە کا عومەر فەتاحە ئەوەی ئەولایان کاک حەمە چاوشینە ڕەحمەت بێ یادی بەخێر ئەوشیان مامۆستا جەبارە ئەوەی کە دیارە باشە جارێ بە هەر لە مەداری با بڵێن زانکۆە ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانی سەردەمی زانکۆیە بەڵێ ئەو شەر نادیەکەیە بەڵێ ئەمەش کولیەتە زراعە بەڵێ لەگەڵ کولیەتە هەندەسە کۆلێژی ئەندازیاری و کشتتوکاڵی ئەمە کە ئێمە چوینە جامیعە بەڕاستی تازە جامیعە دانرابوو بینای نەبوو هەنێ قاعەکرا بووە تێگەم بۆ سانەوی بوو تر کرا بە جامیعە و ساڵی 68 دامەزرا ئەم سێ کولیەتیا بوو سێ قاعە بوو کاک جەلال ئەمە لێرە هەڵپەرچەیە دیسان ئەم دەهۆڵ و زۆرنایە ئەمە چییە تەبیعی لە جامیعە ئەوسا تەبی عەرەبی تیا بوو کوردی تیا بوو حیزبەکانی حیزبی شوێعی بڵێن پارتی و شوێعی و تەحەڕوری ئەو انتخابات کرا عەرەبێکی زۆر شوێعی بوون یعنی کە یەکێتی قوتابیان بردیەوە مناسبە بوو مناسبەی بردنەوەی انتخاباتی قوتابیانە ئەو کاتە ئەمەش هەروێنەیەکی زۆر جوانە کاک جەلال ئەو پیاوە چێرەکە ئەوەش هەر مناسبەیەکەوە یادی بەخێرخوالی خۆش بێ حەسەنی حاجی حەمە بچکۆلە کاک حەسەنی حاجی ئەفریقا شوێنەکە کوێیە کاک ئەوە قاعەی هینە ساحەی رازەکەیە هینی زانکۆی باشە ئیتر ئەمە ئاهەنگی دەرچوونەکە بەڵێ ئەمە کە من لە سێ بووم مشارەکەمان لەگەڵاکردن دەورەی یەکەم کاک جەلالوڵا وێنەکانی ناو زانکۆ و زۆر جوانن ئەمە ژوێنەیەکی ترە پێ ئەچێ ئەمە هینی ڕۆژانی مەشق بێ مەشقی کشتتوکاڵی زەمەنی ئێمە لە کولیە لە هاوینان سوڕانەوە نەبوو دەوریان بۆ کردیتەوە هاوینان بەڵێ باید دەورەکە تەقیم بکری دەربچیت دەرەجەی لەسەر بوو ئەمە لە فەرمانگەی توێژینەوەی کشتتوکاڵی بەکرەجۆیە خوا ئەفریقا عیزەدین نەجمەدین ساڵحی مدیری بوو ئەوەی تەنیژ منە ئەوەی تەنیشیژی مامەسا ئەحمە ماوەتیە ئەوەی ئەم سەریشان جەلالی حاجی کەریمە لەسەر ئامێری پاکردنەوەی گەنمە بۆ تۆ هندی بوو ئامێرەکە لەسەر ئامێری ئیشمانە گەنمەکەیان پاگە کردەوە بۆ بیکەنەوە بە تۆ کاک جەلال هەندێک وێنەی تر هەیە لە دەرەوەی زانکۆ لە سەردەمی گەنجێتیا گرتوتە یەکێک لەوانە ئەم وێنەیە باسیشی ئەم وێنێن بۆ کە ئەو دوکانە دوکانی چییە هیچ دیار نییە دوکانی فەقی عەلی جگەرە چییە عەلی توتنچی باش تابی لە مەیانی ماستەکە بوو ئەوە نەوزاد ماوە لە من لە نەوزاد لای فەقی عەلی زۆر دانیشتم پیاوێکی بەڕاستی هەل لێوێش توتن دەکڕی بۆ نەنگ و دایک بەڵێ خۆی ماوەتی بوو فەقی عەلی ئەوە نەوزادە و لەگەڵ منالە دوکانەکەی ئەوانە من نامێ زۆر قسە لەسەر توتن بکەم و لەسەر جگەرە چونکە ئەوە شتێکی باش نییە بەڵام ئەو جگەرێ لەو کاتەیە تۆ وەکو کشتتوکاڵیەک ساختر نەبوو لەم پاکەتانی ئێستا بڵێن توتنی ڕۆژهەڵاتیت بوو ڕی شەرقی نسبەتی نیکۆتینەکەی 0.67 ینی 0.67 بەڵام هینی ڤرجینی و نەوعیکە 1.67 لەبەرەوە باشە زراری کەمتر بوو بەڵێ هەندێک وێنەی زۆر جوان هەن بەڕاستی ئیتر ئەمە شارە و عەرەبانەیە و من زۆر بۆ خۆم حەزم لەم جۆرە وێنانەیە بڵێن لای فلکەی نالی جارانە تەبی هەمووی ماڵە نالی جاران بەڵێ ئێستا فڵێن فلکەی نالی ئەمە خوالی خۆش بم لەگەڵ قاری فەقی عەلییا پێکەوە ڕۆینە ماڵەوە دیارە ڕستمشمان گرتووە ئەمە لێرەیە خەریکی چیت کاک جەلال
ئەمە ئەو سەیرانەی کە چوین بۆ مێرگەپان تەبێ ئەو ساڵەکەی ئیشێکێ چای لێناوە دیارە من ئەوەم بەرکەوتۆ گۆشت چاکەم گۆشت چاک بەڵێ باش ئەمە ژوێنەیە کە سێ کوڕی قۆزی شار بەڵێ بەجلی کوردیەوە بەڵێ ئەوە منم بە ڕەحمەت بێ و یادی ئەمە کامیان جەنابتی یەکەم منم ئەوەی با بڵێن بلوزەکە لەگەڵ ئەمە ئەوە خوالی خۆش بێ شەید جەمال تایرە یادی بەخێر ئەوەش کاک سالار عەزیزە کاک سالارە لێرە و ڕێزی بوو ئەو ساکە شەید جەمال لە ناوچەی ئەندام ناوچەی پارتی بوو لە پێش 75 چوین بۆ سەیرانێک ئەو سەیرانەکەی بۆ ڕێخستنە دەربەنی خان لە دەربەنی خان لە سەیرانە حەزەکەی زۆر بخۆی یا کەم بخۆی تەمەتوع بە سروشتەوە بکەیت یا ئامانجەکە خواردنی خۆشە وەڵڵا عەفو ئەو کۆمەڵە برادرەی ئێمە بەڕاستی زۆرمان تاالبی خواردن نەبووین ئەومان برد ئەتیادی کاتە لێرە تو هەر یەک شیشە بەدەسێت لەوە چارەدانیە زیاتر سەیرانیانی تەمەتوعکردن ینی بینین ینی چوونە ناو سروشتەوە کاک جەلال ئەمێنێ ژوێنیشی زۆر جوان و پاکو تەمیزە ئەمە سەرچنارە هەر سەرچنارە بڵێن هەرە ئوتێلەی لێبوو سەرچنار جاران جادەکەش ئەو ئوتێلەکەی سەرچنارە لەگەڵ خوالی خۆش بێ یادی بەخێر قاری فەقیعەلی هەر کاک بڵێن کاقاری فەقیعەلی تووتنچی بەڵێ ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە کاک ئافو ئەم وێنەیە سەیرانی قەشقۆری ساڵی هەفتاکانە تەبی ئەو جامانە بەسەرەکە ئەوە زاوامە نامێردی خوشکمە ئەخەدەناوەکەیمان نایی برایم کاکبرایم بە لە گۆڵێ مەشهور بوو قەساب بوو لە شەریکی کاکبرایم حەمە خوشە بوو مناڵەکەی باوەشی وا تێگەم ئارازە ئەوەی بە پێوەیە دەستی بە پشتێنەکەوێتی عومەری حاجی مستەفای زەرەنگەرە باش ئەوەی قەشقۆڵیە باش کاکجەلە ئەوە بۆ کوێ دەبەنەم دوو برادرە ئەمە لە چواری سانەوی بووین چوین بۆ سەرچنار سەیرانێکی ئەوە نیە گەنجانەمان کردووە ئەوە دکتۆر هونەرە هونەر حسێن قاری سا دکتۆرایە لە لەندەنە ئەمەیان بەڵێ باش ئەوەی ئەو لا شاهر فەریدوونی حاجەمی نەویشە دکتۆرای هەیە ئێستا ئەوەی ناو بەتانەکەش منم زۆر بۆ کوێ دەبن هەر ڕسمە والله هەر بۆ ڕسم گرتن و پێکەنینە باشە کاکە ئەمە ژوێنەیەکی جوانە ئەمانی چیان ئەوە خوافیکە حاجی تۆفیقی خەزورم و حاجی جێسیا و شادانی خێزانمە ئەوە خێزانتە بەڵێ ئەمانە لە ئەسڵا خەڵکی چۆن کاکچەلە کۆین لە ئەسڵا بەڵام ئەو ڕازام ئەو وێنەیە لە هەڵبجەگیرەوە وەختی خۆی لە تەجنید بووە زابط بوو خەزورم بەڵێ باشە ئەم خاتونە ئەوە حاجی جێسیایە گەنجێتی خەسووم ئەمەش هەر وێنەی مناڵێکە من نازانم ئەو شادانە بە مناڵی شادانخانە بە مناڵی ئەمە شادانخانە ئەمە شادانخانە بە گەنجی بەگەنجی بەڵێ یەکەم جار چۆن شادانخانە بینی وڵی هەر دووکمان لە دایرێک شت و کاڵ بووین باش تەبی ئەو سایەکێ لە شانازیەکان ئەوە بوو کە ڕاستی خۆگر بیت و خۆنەیە بەدەست بەسەوە هیچێ لەوانەیە کە یەکتریمان پێناسیە دووکمان لەوانە بووین کە بەرگریکی تەواومانە کرد لە بەرەی گەل بەڵێ لە بەرەی گەل بووین لەوە یەکتریمان ناسی و نسیبمان کەوتێک ینی لە دایرە بەیەکەوە بن من لە زراعە بووین بەڵام ئەو لە ئێرشاد بوو من لە غابات بوو تۆ لە ئەو کاتە لە غابات بووی مەسئولەتی شت هەبوو بەڵێ باش ساڵی 1970 ئەمە ئیتر مەراسیمی ئەڵقە و چوزان ئەو جۆرەشتان بەڕاستی حەفلە و شت نەبوو لە ماڵەوە ئەکراو حاجی خانم و حاجی عەلی بەڵێ مابوون ئەو کاتی تۆژنیەنە بەڵێ هەردووکیان یعنی شادانخە گیش بە هەردووکیان ئەمە کامیانە لەگەڵتان دانیشتووە ئەوە دایکمە خوالی خۆش بێ خوالی خۆش بێ یادی بەخێر بەڵێ ئیتر ئەلێرەشە پێ ئەچێ ئەوەی ئەو ئەفەنی لای بووکەکەیە خەزورێ بێ بەڵێ ئەمە ڕۆژی ئەڵقەیە وڵاتە یەک مناسبە بوو هەرو مناسبە پێم خۆشەکە باوکی حازر بووە لە ساڵی هەفتاهەشتا شادان تاقانەیە باشە هەر ئەو ڕۆژەیەکیش لە تەنیشتی یادی بەخێر شەهید جەباری حاجی ڕەشیە هاوڕێیەکی خۆشەویست و ڕەحمەتی
زۆر هاوکارم بوو سەری ڕێزانەوێنین بۆ هەموو شەهیدانی کوردستان ئەمە ژوێنەیەکی فەوری کۆداکە پێچێ ڕۆژانی مانگی هەنگوێنی دوای ئەوەیەوە هینەینی بێخاڵە باشە کاک جەلال بەرهەمی ئەم ژن و مێردایەتیە سێکچن بەڵێن سێکچ بەناوەکانی کەنار و بنار و دەریا بەڵێ باسیشی ئەم وێنەیەمە بوو کە ئەمانە چێن ئەمە یەکەم جەنابجی منم ئەوە هیرای کچە زامانەوە دیاری مێردی کەنارە باشە ئەوە بنارە و دەریایە و حاجی یەسایە حاجی یەسای خەسوود بەڵێ ماوەش کورد بەڵێ ماوە باشە کەواتە ئەمە کامیانە بە مناڵی ئەوە بنارە باش ئەوە لە زەمەنی بڵێن حەسار و هەموو حەساری دنیا لەسەر کورد بووی بەغاوی دۆ نێودەوڵەتی سەیرانێکمان کرد بۆ ئەحماوە باش ئەوە بنار بە عاقلی دانیشتۆنی جوازام ئەمە کامیانە بنارە بنار و کەنار و دەریا هەرسێکیانمان پیشاننا بەڵێ باش بۆ ئەوەی گلەیمان لێ نەکەن نە کەنار نە بنار بۆی ڕێگە نین بە کەس گلەیمان لێ بکە ئەمەش هەر وێنەیەکی ئەوانە ئەوە کەنار و کچەکەی و دیاری مێردێتی باشە ئەی ئەمە کامیانەوە باوەشی کرد ئەوە دەریایە دەریایە ئەوەش خۆمم ئەو کوڕش خوشکە زامە نەبەزینەوە حاجی نەبەست باش خوانیان بڕێ ئەلێرە شاد دەوریان ناوی ئەمانی چێ بەڵێ ئەمە دەسەرڕاست دەریایە و ئەوەشیان بنار دەسەرڕاست کامیان جل ڕەساسیەکان کامیان ئەوە دەریایە ئەمە دەریایە ئەوەی تەواو کرد جامیع ئەمریکی بەڵێ بناریش ماستەری هەیە لە هەندەسەی ویراسیا لە ئەڵمانیا تەواوی کرد ئەوە مێرگەپانە باشە ئیتر ئەمەش وێنەیەکی ئێستای پێکەوەیتانە لەگەڵ شادان هەندێک وێنە هەن کاک جەلال پێشەوەی کە بەرنامەکە بە کۆتا بێ پێم خۆشە بینەرانی بەڕێز بیبینن یەکێک لەوانە ئەم وێنەیە ئەمە وێنەیەکی مێژوویە پێش کۆچکردنی کاک شازادی ڕەحمەتی هات سەردانی منۆسا بەڕێوەری گشتی کشتتوکاڵی سلێمانی بووهات سەردانێکی مەشتەلی سەرچناری کرد تقریبا ئەو کاتە ئەو وەزیری کشتتوکاڵ وەزیری ئەمەنگەی پێ نەچووکە وفاتی کرد بەداخ تووشی ئەو کارە ساتی ئۆتۆمبیلە بوو خەسارەتێکی گەورە بوو بەڕاستی زۆریش ئەمەش هەر وێنەیە کە شوێنەکە کوێیە کاک جەلال ئەمە لە بەریتانیا لە وێڵس چوین بۆ مەشتەلی ئەو پیاوە دلسەوزەکە مەشتێکی گەورەی هەبوو تقریبا 90 هێکتار بوو باسی تۆڕوانن و کە من بۆم باس کرد وتی تۆ من چەند ساڵێکی زۆر تقریبا 4 ساڵ زیاتر مەسئول مەشتەلی غاباتی بەکرەجۆ بووم بەڵام جەناب لەویا وەکو ئەندامی پەرلەمان چویت نەخێر نانە هەر مدیر عامی ئەمە ساڵی 2001 باش وەکو مدیر عام بەڵێ ئەو باسی تۆڕوانن و چۆنیتی تۆڕواننی بۆکەم باش ئەمە ژوێنەیەکی جەنابتە لە با بڵێن لە ژێر قوبەی پەرلەمانەوە بەڵێ لە پەرلەمان من سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری بوو ئەندامی لیژنەی داراییش بوو خولی چەنەم خولی سێ هەم یەک خولیش بەشداروی تەنیا خولی سێ ئەم تۆپە بەخۆشی تۆپەکەی وەستا ڕەجەب گیراوە یان ئەمە حەقایەتەکەی چوین بۆ لوبنان بەڕاستی بۆ دەورەیەک چوین بۆ مەسلەی بوجە و میزانیە پیاوێکی شارەزای لێ بوو چوین بۆ تەرابلس ئەمە قەڵای تەرابلسە کە چوین لە لوبنان بەڵێ جەوەکەشی زۆر متەوەتر بوو تەرابلستن ڕسمانەمان گرت و بۆ بەلاتی زۆر چاکتان کردووە جەنابتان لە هۆڵێکن ئەم هۆڵە کوێیە ئەمە نەتەوەیە گرتوەکانە شوێنی مەجلیسی ئەمنە ساڵی 2013 من و کاکدانای سعی سۆفی بە یاوەری ئەو چوینە ئەمریکا لەوێ وەزارەتی خارجیەمان بینی چوینە نیویۆرک ئەو شوێنەیە کە هەموو کوردێک بە هیوایە لەو شوێنە هینی مەجلیسی ئەمنە کوڕێکمان لەگەڵا بوو لە یوئێنی شێگرێکنا نیانێ جوان نزیک بیتەوە نتوانی ئەمە ئەو جارەیەکە لەگەڵ کاکدانای سعی سۆفی بەڵێ ئەمە لای نوێنەری عێراقە لە نەتەوەیە گرتوەکان کێ ئەلبەیاتی چوین بۆ مەقەڕەکەی لە نیویۆرک لە مەقەڕەکە نوێنەری عێراق بوو لە نەتەوەیە گرتوەکان بینای خۆیان بوو مەقەڕێکی گەورەی
وڵا سێقات بوو مەقەڕەکەی چوین سەردانیمان کرد بە ڕسم. کاک جەلال ئەمە کۆگایەکە کۆگای تەیارە. ئەمە ئەو خولەیە کە چوین بۆ ئینگلتەرا، ئەمە یەکەم مەتاری حربی عالەمی یەکەمە ئیستا مەطعەمە، یعنی مەطعەمە بە هەوەسی خۆ کە بچی لێ داوای چی بکەی بۆ دەکەن. بەڵام ئەوەی کە پیشانیان مەتارەکە ماوە تەیارەکان ماوە فڕۆکەکانی سەدەمی جەنگی جیهانی دووەمە یەکەم. بەڵێ بەڵێ هەستی بەچی کە تۆ ئەو تیارانە بینی؟ وەڵڵا ئەمە باسی بڵێن ئینیان بۆ کردین مەسلەی پاراستنی ڕواک لەگەڵ تەسمید بە تەیارە لێ چون سێری هەنێ فڕۆکەمان لە پێشایەوە بۆ هی کشتتوکاڵی چۆن ئەمانە جەنگی بوون بە زیابشانە. ئەوە وەیە کە هەمیشە کورد سەیری کردووە بۆ ئەوەی لە شوێنێکەوە خۆی بپارێزێ لێ، چونکە ئێمە هەتا ساڵانێکی زۆر تیارە مای خێر نەبوو. سپاس بخوا و مەتاری سلێمانی سا سەیرەکەین کە تیاری خۆمانە ئەنیشێتەوە، تاری خۆمانە فڕۆکەخانی خۆمانە، هی کەسی تر نییە لەخوا بەزیابێ. چوویتە دەرەوەی وڵات هەمیشە ڕاکەڕاکە بۆ بە دوای هەنگدان بە دوای کشتتوکاڵ. بەڵێ ئەمە دکتۆرە هێلینە لە وێڵس ماڵەکەی خۆی کردو بە سنتەرێکی توێژینەوەی هەنگ. باش ئێمە چوین بۆ لای بەڕاستی لە بریتانیا لە بەریتانیا بەریتانیا مەشهورە زۆر نەسیحەتی کردین لێرەوە خەڵک گوێم لێ یەک دوو نەسیحەتی کردین وتی یەک هەنگ لە هیچ شوێنەکەەوە مەبن بە وڵاتەکەی خۆتان بە هەنگی وڵاتی خۆتان باش دوو تەختەی کە سنووقی لێ دروستگەن تەختەی خۆتان نەبێ بەکاری نێنن ئەگەر نەخۆشیەکانی ئەمریکا و ئەوروپا بێتە وڵاتەکەتانەوە هەنگتان نامێنێ. جوانە. دووهەمیش تا بابینەرانی بەڕێز گویان لێ وریای هەنگی خۆمان بیلبی پارێزین و تەختەشی لە تەختەی خۆمان دروستیکەین. دوو ژووتی نایلۆن بە هیچ نەوعێ بەکارمەهێن بۆ هیچ ئاودانی نەبووە داپۆشینی تی بە پوشەڵی واسن کەواتە بیرمان نەچێ هەنگی خۆمان بە تەختداری خۆمان سنەوە دروستکەین. پلاستیکیش بەهێز نەوعێ بەکار پلاستیکیش بۆ هیچ شتێکی بەکارنێ. بەڕاستی هەنگوێن نعمەتە مەشهورە ئەم ژنە عالەمیان مەشهورە دکتۆرە هێلین. ئەمەش Voice of America. بەڵێ ڕادیۆی دەنگی ئەمریکایە. ئەمە ساڵی 2006 USAID گەشتێکی بۆ ڕێخستین کە زۆربەی مەسرفەکەی لەسەر ئەوان بوو بۆ ئەمریکا هەر بۆ مەسەلەی کشتتوکاڵ. بەڵامێتر لە واشنگتۆن دیسی کاک عومەر شێخمووز مقابلەیەکی کردی. ئەو کاتە بەڕێوەبەر بوو کاک عومەر شێخمووز. ئەمەیان کێیە؟ ئەوە دکتۆر نەریمانە ئەوەی ئەملاشان کا حسێن ئیسا مدیرعامی غابات. بەڵێ ئەمەی یەکەمیان بەڕێز ئەوە ئینیان ئیشانە کلێوات تێگەم بەڵێن بێ بەخواوە. بەڵێ نەحمەد ڕێزی بۆ نێرین بۆ کاک بەڵێن ئەمان هەر ئەوەژی لەوێ ئیشیە کرد لەوێ ئیشەکرد. ئەمەش وڵاتی خۆمان. بەڵێ ئەوە جەنابتان لەگەڵ یەکێکی غەیرە کورد. ئەو پیاوەیەک دەستم لەسەر شانێتی ناوی ئەلێکساندەرە بەس ئێمە پێمانەوە ئەلیک شارەزایەکی زۆر بەناوبانگە لە عالەما لەسەر ئەو خەڵکانەی لە شاخاژین دیراساتی زۆر بوو. زۆر باسی پیرەمەگرونی کرد لە UN ئیشێکردنە ئەبوو بە ئاشکرابی بین بووە چونکە UN لێ بەشتر شوێ بردم بۆ زێوێ لە زێوێ دۆست بەڵێ لە شەو لە زێوێ ماینەوە بەیانی چوین بۆ کێوێکی لێ لە بناری پیرەمەگرون پێڵێن میرقولی. بەڵامێتر شارستانیەتێکی گەورە بۆ لێوە شارێکە ئەم ڕسمە بە شاخەکەەوە هەڵکەنراوە ئەو ڕسمەمان لەوێ گرتو ئەو پیاوەش خەڵکی زێوێ. چی بە شادان خانەڵی لێرەوە؟ وەڵا ئەوە ڕێز و سوپاسم بۆی هەیە. ئەوە بنار لە ئەڵمانیا ماستەری خوێن لە جامیعای مارتن لوسەر چوین سەردانمان کرد لە ئەڵمانیا 1970 تا ئێستا. بەڵێ 39 ساڵە هاوڕێت. بەڵێ تەنیا سوپاسی بۆ نێری سپاس و ڕێزم بۆی هەیە خۆشەویستیشم بۆی هەیە. خەبا دڵمان هاوخواتەوە خۆشەویستی بۆ بنێ ڕای تەندروستی باشی بۆ خواست. کاک جەلال بەداخەوە ئێمە بەرنامەکەمان کۆتایی هاو دوایێنت بۆکەین بە دیاری لەم بەرنامەیە پێشەوەی ئێرەش بە جێبێڵی لەگەڵ بە ڕێسامنی ژوێنەیەکە گرم بە هیوام لەش ساغ بێ سەدان ئەلبوم بە لەشی ساغ لەگەڵ خۆت مناڵت لەگەڵ نەوەکان لەگەڵ بەڕێز و ئەو برادرانیش لەگەڵمانە هیلاگون لێ با بەرنامەکەمان گوڵێک با لێ خەی بەڵێ ئەمە چێ
ئەمە هیرایە هیرایە تەبێەوە کچە زامانە ئەوە لە بەمل هەر لە مناڵیەوە زۆر زان و عیار بوو ڕسمی زۆرەوەتر نازداری ماڵی هەردوو باپیر و نەکەکانێتی خوا لێکتان نەکە خوا لێکتان نەکە من زۆر سوپاس دەکەم هیلاکم کردی کاک جەلال ئەو برادرانش گەلێک بەم خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتیەکی تر خواتان لەگەڵ